سرتا بخيراتن تانكم من هنا علي راهنرم لبشي خلي فيربوني شيريني لسنتري تالاكي باراستي من علاني تويلا اما لدوای اوی که ام خولمان کردوا شتێکی زۆر باش بوو بۆ خانمانی تەوێڵا کە خۆتان ئەزانن تەوێڵا دوورە دەستە لە هەنێشت پێویستە گرنگە کە پشتگیری خانمان بکرێت بۆ ئەوی بتوانن خۆیان ئیشێک بکەن کارێک بدۆزنەوە بۆ خۆیان کە ئەمە بۆ گوندەکان بەڕای من زۆر گرنگە ئەم خولانەیان بۆ بکرێتەوە بۆی تاوەکو بتوانن سوودمەند بن نەک تەنها ئەوەی کە بڕۆن لە کارگەیەک ئیش بکەن یان لە ماڵەوە تۆ جاروای میوانێکەیە ناڕۆی ڕاکی لە بازار شتێک بکڕی شیرینیەک بکڕی ئەو کاتە شیرینیەکی دەستی خۆتیان پێشکەشەکەی پەیامی من بۆ خانمان ئەوەیە بەردەوام بن ئەو شتەی هەیەە ئەو حەز و خولیای هەیەە ئیشی لەسەر بکەن تاوەکو دوور نەبن لەو شتانەی کە خۆیان ئەیانەوێ بەتایبەت ئەو خانمانی کە لە گوندن ئەو حەز و خولیای هەیەە نەی شارنەوە بتوانن دەری بڕن وەکو ئەو سنتەرانی کە هەیە سەردان بکەن هەر حەزێ شتێک خۆیان هەیە شەر شیرینی نیە دوورمانە چنینە هەر شتێک خۆیان حەز بکەن بڕۆن بەشداری بکەن تاوەکو ئەوانی سوودمەند بن. من نام سەما فەخرەدینم ماوەی 4 ساڵە خەریکی درومانم لە ماڵۆ ینی 4 ساڵە خۆم خەریکی درومانم بەڵام بۆ ماوەی 3 ساڵەوێ لە سنتەری پاراستنی و منداڵانی چالاکی تەوێڵە هاوکاری تەلەبەکانم کردووە کە فێری درومان ببن بەتایبەت ئەبێ پاڵپشتێکە هەبێ سنتەری پاراستی و منداڵانی تەوێڵە بوو بە پاڵپشتێک بۆ ئێمە لە پەنایشە ڕێکخراوی یونیسێف هاوکاری ئێمە بوو کە بتوانین ئێمە وەکو گەنجانی تەوێڵە وەکو ئافرەتانی تەوێڵە کە هیچ شوێنێکمان نییە شوێنێکی داخراوە ینی گەنج بێتە ناو فێر بێت لەخوا بەزیابێ ئەم سنتەرە بوو بە پاڵپشتی ئێمە کە بتوانین چەندین لاوی تر فێر بکەین و کچان و ژنانی ڕوو لە سنتەرەکە بکەن و ئەوانیش ئیشی خۆیانە بێ. ئەجێ